ڕێخستنە لێبوورینە ناودەوڵەتی MNST دە راپۆرتەکەدا گوت و ڕژێمە سووریە ڕۆژ بڕۆژ چەکێن کیمیاوی بەهتر بە کارتینە و غوتەیە شامێژە هەموو دەڤەرەکەی بەهتر دەبێ ئارمانجا چەکێن کیمیاوی ئەوژی بووە سەدەمک و کارەساتە مرۆڤی لوێ دەڤەرێ مەستر ببێ. هەروەها ڕێخستنە لێبوورینە ناودەوڵەتی گوت و بە دەهان کەس بوونە قۆربانیان بردومانکردنا چەکێن کیمیاوی ژە ئالیە ڕژێمە ئەسەدڤە پشت بە وێنەیەن کوچاڵاکوانên مەدەنی بەڵاوکردنا گرێدایە. لە گۆری و دراپۆرتە ڕێخستنە لێبوورینە ناودەوڵەتیدا هاتیە لە غوتەیە شامێ جەهماییەن چەکێن کیمیاویەن و ڕژێمە سووریە لە دژی سڤیلان بەکار ئانینە مایە و ژمارە ئەوان بەهتر بۆ ژەدەه بە جەهماییەن بۆمبان و داخویاکردن و ئەو چەک لە وڵاتێ رووسیا هاتنە دروستکردن وژێ ئالی خۆڤەژی فلیپ لۆسەر ڕێڤەبەرێ پەیداکردنا پێشتەوانیە لە ڕۆژهەڵاتە ناوین و باکوورێ ئەفریقیا گوت و ڕژێمە سووریە تاوانên جەنگێ لە غوتەیە شامێ ئەنجامدان بە ئەوەیەکی هۆڤانە سڤیلان دۆر پێش دکێ وان بۆمبەمباران دکێ و ئەف چەندژی وە دکێک و سڤیل ژێ بەرچیا ژیانە خۆش دەست بدن. هەروەها لۆسەر داخواست کرد و دەڤێ ڕژێمە سووریە بە زووترین دەم لە غوتەیە ڕۆژهەڵات داوی بە دۆرپێچکردنێ بێنێ و ڕێبدە ڕێخستنەن مرۆڤی داک و ئالیکاریان مرۆڤی بگهێنێ وان سڤیلان ژبەر ئەگەر دە دۆرپێچکردنێدا بەردەوام بێ و کارەساتێن مرۆڤیان مەزن دروست ببن و ڕێخستنە مافێ مرۆڤان یا زارۆکان یا سەر بێنەتەوێن یەکگرتیڤە یونیسێف گوت و زارۆکên غوتەیە ڕۆژهەڵاتیە شامێ دڕەوشەکە گەلک خراپ دەدژین و ڕێژەیە نەخۆشکەتنە زارۆکان ji bo xerabî û nepakbûna xwarinê bi awayekî berçav bilind bûye.